خان هیچ فیلمێکی سینەمایی هەبووە کە پێت خۆش بوو بێ بەشداری بکەی بەڵام بەشداریت نەکردبێت؟ ئەرە وەڵا ئیتر ئەوەش دەرفەت نەبووە یاخود بڵێن ئەو ستافە یاخود کەسایەتێکی وەکو منیتیان نەبووە، بەڵام هیوادارم زۆر فیلم هەبووە کە حەزم کردو بەشدار بم، بەڵام ئیتر هیوادارم لە مۆلا بیرێکمان لێ بکەنەوە. وەڵا هیوادارم بگاتە ئازجیهانیەکان، بەڵام ئێمە لە سەرەتایین یعنی هەر هەوڵێکی زۆری داوە گەنجەکانمان زۆر هەوڵەیەن کە شتی باشتر پێشکەش بکەن و هیوادارم ئەمە بەردەوامی هەبێت، هەموو هەفتەیەک و هەموو مانگێک و هەموو ساڵێکیش بە بەردەوامی ئەم فیلمانە بڵێن تۆمار بکرێت و پێشانی خەڵکی بیرێ. خان هیچ فیلمێکی سینەمایی هەبووە کە پێت خۆش بوو بێ بەشداری بکەی بەڵام بەشداریت نەکردبێت؟ ئەرە وەڵا ئیتر ئەوەش دەرفەت نەبووە یاخود بڵێن ئەو ستافە یاخود کەسایەتێکی وەکو منیتیان نەبووە، بەڵام هیوادارم زۆر فیلم هەبووە کە حەزم کردو بەشدار بم، بەڵام ئیتر هیوادارم لە مۆلا بیرێکمان لێ بکەنەوە. وەڵی هەز دەورێ بە من گوێنایمێ، هەز دەورێک من ئەتوانم ینی بەرجەستەی بکەم، چ دایک بێت چ شەڕەنگێزێک بێت مەسەلەن، یعنی هەموو دەورێکی باش بێت و محوەر بێ، یعنی بڵێن لە هەموو فیلمەکەیە هەبێت.